سێ ساڵ لەمەوبەر وەک لە هەواڵەکەشدا هاتبوو لەلایەن ئێرانە و موشکبارانی هەولێر پایتەختی هەرێمی کوردستان کرا و دامەزراوی کوردستان 24 بەهۆی ئەو موشکبارانەوە زیانی زۆری بەرکەوت. هەر ئەو کات حکوومەتی هەرێمی کوردستان داوای لە عێراق لە ئێران لە کۆمەلگەی نێودەوڵەتی کرد کە لێژ نەبێن بیبینن بزانن بۆچی ئەم هێرشە کراوەتە سەر هەرێمی کوردستان بە دیاریکراویش هەولێری پایتەخت. ئەگەرچی ئەو کات مستەفا کازمی سەرۆکوەزیران خۆشی هات لێژ نەپێکێنرا، بەڵام تا ئێستاش وەکو لە هەواڵەکەشدا هاتبوو هیچ شتێکی لێشین نەبوو، چونکە شوێنەکە هەرێمی کوردستان بوو. خۆ ئەگەر بەشێکی تری عێراق وایە ئێستا ئەبووە بەو ڕۆژەی کە قەرەوەسی تیاکوژرا تا ئێستاش نەدەبڕایەوە. ئێمە لەسەر ئەم لایەنەیان قسە ناکەین، بەڵکو لەسەر گەورەیی هێرشەکە و هەروەها ئەو پەیامنێرەی ئێمە کە خۆی یەکەم کەس بووە بە چاوی خۆی ئەو کارەسات و ئەو تاوانەی بینیوە لەگەڵ ئەو قسەی زیاترەکەین. میوانمان هەیە، میوانەکەشمان وەکو گوتم بەڕێز هێرۆ مەولودی پەیامنێری کوردستان 24 ڕاستەوخۆ لە ژووری هەواڵی کوردستان 24 لە لامانە. خاتو هێرۆ بەخێر بێ، گەلێک سپاس کە بەشداریشی لەگەڵمان لە ژووری هەواڵ. من دەمەوێت لەوە دەست پێ بکەم، تۆ یەکەم کەس بوویت، هەر جارێ من بزانم ئەو کاتە کە یەکەم کەس بووی لە ماڵی خۆتان بووی کە موشکبارانەکە دەستی پێکرد؟ بێگومان سلااو لە تۆ لە سەرجەم بینەران. ئەو کاتێک کە موشکبارانەکە بوو کاتژمێر 1 و 2 خولەکی شەو بوو بە دیاریکرای. ئەو کاتە تازە نیو کاتژمێرێک بوو گەشتبوومە ماڵەوە، بەهۆی کە نزیکی دامەزراوی کوردستان 24 شوێنەی نیشتە جێبوونەکەم بە چاوی خۆم بینیم کە ینی بە شێوازێک بوو موشەکەکان کە لەسەر ماڵی منۆ تێپەڕین و لێدران لە شوێنی دیاریکراو. هیچ زیانێک بەرماڵی تۆکە و لەرینەوە هەبوو، تەنها لەرینەوە هەبوو. و من وەکو خۆشم بۆکو ئافرەتێکە لە ماڵبوو ترسێک نیشتە دڵم تمەمە چ بوو، هەستم کرد موشەکە چون بە چاوی خۆم شوێنی کەوتنە خوارەی موشەکەکان بینی و بە ژماردم 12 موشک بوو. یعنی ئەوەی من بزانم تۆ تۆماریشت کرد؟ بەڵێ تۆمار بەڵێکی هەروەها یەکەم کەسیشی کە ئاگاداری بەرپرسانیشت کرد. بەڵێ هەلەو کاتەدا کە لە پەنجەرەی ماڵەکەمەوە دیتم دیمەنەکەم بینی نەمزانی بە دیاری کراوی پشت دامەزراوی کوردستان 24 و ماڵی شێخ بازە هەستم دەکرد لە ولاترەوە. ڕاستەخۆ کاتژمێرێکی شەو بوو، تەلەفۆنەکەم هەڵگرت و پەیوەندیم بە ئومێد خۆشنا و پارێزگاری هەولێرەوە کرد کە کاگومێت هەولێر موشکباران کراوتی چۆن خۆم موشەکەکانم بە چاوی خۆم بینی سترێسێکیشم هەبوو، ترسێکیشم هەبوو نای شارمەوە لەو کاتەدا، چونکە موشەکەکان زۆر بوون، دەخرانە سەر دەکەوتنە سەر ئەرزی و ئاگرێکی زۆر گەورە، چونکە موشەکەکان موشکی گران 122 بوو کە کێشی 55 کیلۆ بوو و بە دیاریکرایی لە شوێنی و مەبەست و دیار لە یەک شوێن ئەدرا و بینیمان کە چکارە ساتێکی قۆڵخاند و شوێنێکی سڤیلی کردبوو ئامانج. باشە هێرۆ تۆ یەکەم کەس بووی هاتیتەوە کوردستان 24 من دەمێ ئەوم بۆ باز بکەیت. ڕاستە ئێرە ڕاستەوخۆ موشکباران نەکرا، بەڵام کاریگەری لەسەر کاریگەریەکەی چی بوو لەسەر؟ بەڵێ ئەو کاریگەری کە من یەکەم جاکە بەرپرسان ئاگادار کرد و وتم لە هەولێر دراوە، پاشان لەگە پرۆدوسەری کاتژمێریەکی شەو پەیوەندیم کرد، ئەوش کوتی نزیک کوردستان 24. ڕاستەخۆ دووبارە پەیوەندیم بە بەرپرسان وتم لە کوردستان 24 دراوە. من هەستم دەکرد لە خودی کوردستان 24 دراوە. کاتێک کە هاتم دیتم دیمەنەکە سەقف و سەرجەم ستۆدیۆ و شوێنەکانی هەموو بینە کە هەواڵەکانمان لێرەوە پێشکەش دەکرد هەموو شتێ هاتبوو خوارد. بێگومان لە ناو خودی ستۆدیۆکانەوە و خودی کارمەندەکان خودی بینەرانیش ئاگادرن بوو بۆ چەند سرکەیەک پەخشمان نەما بۆ چەند سرکەیەک، بەڵام دووبارە هاتینەوە بەشێکی زۆر لە کارمەندە سەرجەم کارمەندانی کوردستان 24 ئەو شەوە گەڕانەوە شوێنی کارەکانی خوان وە پەخش و ڕووماڵی ڕاستەخۆی کوردستان 24 بەردەوام بۆ سەرڕایەکە شوێنێکی وەکو لە دیمەنەکانی شادیارە شوێنەکە شێوا بوو، ینی سەقفەکە هاتبووە خوارەوە، شوێنەکان ستۆدیۆ بە شێوازەی بۆ هەموو شوشەکان ڕما بوو. باش هێرۆ زۆر مهمە ئەلەمەیان ئەمەیان دەمەوێت لەسەر ئەمەیان قسەم بۆ بکەیت. دواتریش و یەکەم جار خۆت دواتریش کاردانەوەی خۆت و کاردانەوەی خەڵک، ئەنی چ جۆرە کاردانەوەیە، چ جۆرە سترێسێکە بوو لەناو ئێوە لەگەڵ خەڵک؟ هەر کاتێک هێرشێک ئەنجامە درێ سترێسێک دروستە بێ، زۆر جاروا ترسێگەنی شێستە دڵی خەڵکی دەڵێکە ئەم هێرشە بۆچی بوو، تاوانێک کراوە لێ، چ زوڵمێک کراوە، چی لێ بوو بۆ موشکباران کراوە. دوایەوەی کە لێژنەکانش لەلایەن پەرلەمان و لەلایەن حکوومەتی باشە
تۆ لەوێ هیچ شوێنێکی سەربازی تۆپ و دەبابە و تەقەمەنی هیچی بین یاخو تەنها وەکو هەموو شوێنەکانی دیکە قوربەسەر بوو لەوێ وەکو سەرجەم شوێنەکانی دیکە کە موشکباران کرا لە شاری هەولێر نەک شوێنێکی سەربازی نەبوو شوێنێکی تەواو سڤیل و مەدەنی بوو شوێنی نیشتەجێبوونی وەبەرهێنەرێکی کورد بوو بازرگانێکی کورد بوو کە چەندین ساڵە لێ وێلایەکی هەیە شوێنێکی نیشتەجێبوونی خۆی و خێزانەکەیەتی هیچ ئاسەوارێکی سەربازی هیچ کەلوپەلێکی سەربازی هیچ گروپێک هیچ کەسێک لێ نەبوو تەنانەت ئەو چرکە ساتی کە ئێمە چوینە ژووریشەوە بەهۆی لایەنی ئەمنی و خۆتان زانێت کە ڕێگە بە ڕاگەاندن نادێ بەڵام پاشانیش لێژ نەهات نەک ئێمە بڵێ لێژنەکانی شاتنە سەردانیا کردەوە هیچ شتێکیان تەنانەت سەرەداوێکیان نەدۆزیەوە کە بیسەلمێنێت کە ئەم شوێنێکی سەربازێ بە بیانی و هەبوونی یعنی هەر بە کورت و کرمانجەکەی زۆڵ وستەمێکی گەورە بوو لە خەڵکی کوردستان و لە هەولێر و دواتر لە کوردستان 24 بە دیاریکراوی باشە هێرە بۆ خۆ دەزانی کاری پەیامنێری کارێکی ئاسان نییە کارێکی زەحمەتە بەڵام چێژ و خۆشیشی تایە تۆ جگە لەوە جگە لەمە کارەساتی بەسەر کوردستان 24 هات دووهەم موشکبارانی ئێرەشت هەر بە چاوی بینیەوە بێجگە لەوە تۆ لە شەڕەکانی داعشیش هەر پەیامنێر بووی من دەمەوێت بزانم هەست بە چیەکەی ئەو کاتە هەستدا چ جۆرە هەستێکە لا دروست دەبێت هەم ترس هەم خۆشی هەم شانازی بەخۆکردن بێگومان بە تایبەتی وەکو خانمێک کە ئەچیتە شوێنێک خانمە هەموو جارە دەڵێن ترس و دڵەڕاوکەیەکە بۆ هەموو کەسێک بۆ هەموو ڕۆژنامەنووسێک بەڵام هەوڵم داوە کە زاڵ بم بەسەر ترسەکەدا و ئامانجی سەرەکی گەیاندنی بابەتەکە بێ وە گەیاندنیش نەبوو شێوازە بێنی وەکو مەسەلێک گوتنی هەیە لە کاچێ و دروستکەی ئەو شتێک کە لە واقعدا دەبێت و شەی لە ڕاستیدا بە چای خۆ دەبینی ئەو بە بینەران بگەینی بڵێ کە لەلایەک و بتوانانی کە ئەو ترسە نەهێڵی لە دڵی خەڵکان نابێت دڵەڕاوکێ دروستکەی دەبێت بە شێوازێکی ئەوەندە جوان بەسەر ترسی خۆتا زاڵبی و بە شێوازێکیش بابەتەکە بگەینی کە خەڵک ترس نەنیشێت سەری وە بتوانێت کە بە باشی بابەتەکە لە تۆ وەرگرت و پەیامی خۆت بگەین زۆر باشە هێرۆ ئێستا لە دوای ئەو هەموو ڕووخان و داڕمانەی کە بینیت لە کوردستان 24 و بەو حاڵەشەوە کوردستان 24 هەر بەردەوام بوو ئێستا گۆڕانکاری زۆر گەورە دروست بۆ لە ناو کوردستان 24 دەڵێ چی چی ئەڵێ ئەمە ئێمە ئەوە دەڵێن کە ئێمە هەر بەردەوام دەبین هیچ شتێک نامان وەسن ئەگەر دیارە لە تەنیشتی ئێمە بوو نزیک ئێمە بوو بەڵام هەر شتێک بێ ئێمە لە پێ ناکەین و ئێمە ئامادەین بۆی کە پەیامە ڕاستەکان بگەین بە خەڵکی هەرێمی کوردستان لەبیریشت بێ پەیامنێریشی خۆشەویستی خۆمان لە کەرکوو خراپ بڕینار بوو بەڵام ماکی ئێمە هەر بە پێوە دەستە خۆش بێ زۆر سپاس هاوکارمان هێرۆ مەولودی پەیامنێری کوردستان 24 ڕاستەخۆ میوانی ژووری هەواڵ بووی گەلێک سپاس شەوتان باش